Li Bakurê Ewropayê sar hilbijartinên bo Perlemana Iraqê nêzik dibin û helmeta Partiya Demokrat a Kurdistanê germtir dibe. Li gelek bajarên Ewropa û vê carê jî li Kopenhagena paytexta Danmark hêmin hewramî ji kadrên Partiya Demokrat a Kurdistanê re axift. ئەمڕۆ هاتینە سنووری لیژنەی ناوچەی دانیمارک کۆبوونەوەیکی تایبەتمانە بۆ لەگەڵ هەواڵانی لیژنەی ناوچەی دانیمارک و بەرپرسی ڕێکخراوەکان و کارگیر ڕێکخراوەکان و ئەندامانی ڕێکخراوەواتە کادرە بنەڕەتەکانی پارتی تا ڕێنمایە سیاسیەکانی پارتی دیموکراتی کوردستانیان بۆ ڕوونکەینەوە لەسەر بایەخی استراتیژی ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق کە ڕەوەندی کوردی تایە لێرەوە لە ئەوروپا و لە ئەمریکا بەشدارە بنتیایە لە نزیکەوە ڕێنوێنەکانمان پێوتون و لە ئەهمیەتی استراتیژی ئەو هەڵبژاردنە قسە باسمان بۆ کردن. باشە هون li çend bajaran çend welatan gerin hûn çi qasî pêş wemaye heye. ئێمە وەکو لیژنەی باڵای هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە سنووری لەقی شەشی ئەوروپا و لەقی حوتی ئەمریکا بە بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی لە ڕۆژی 6 چواری 2014 هاتوین و ئێمە یەکەم کۆبوونەوەمان لە بەرلین بوو لەگەڵ هەموو بەرپرسی لیژنە ناوچەکانی سنووری لەقی شەش دوای ئەوە ئێمە 12 مانگ چوینەتە ئەمستەردام لەگەڵ لیژنەی ناوچەی هۆڵەندا دانیشتوین دوایەوە لەگەڵ چوینەتە بروکسل چوینەتە تولوز باشووری فەڕەنسا هاتوینەتە میونیک هاتوینەتە نۆرنبرگ چوینەتە دوسڵدۆرف چوینەتە لایپزیگ لە ئەڵمانیا دواتر چوینەتە لەندەن لەگەڵ سنووری لیژنەی ناوچەی لەندەن و بێرمینگهام لە کۆڤنتری لەوێش کۆبوونەوەمان هەبووە دواتر چوینەتە ئۆسلۆ چوینەتە ستۆکهۆڵم و ئەمڕۆژ هاتوینەتە کۆپنهاگن و لە هامبورگ و لە شوێنەکانی تریش بەرنامەمانە بێ. Jinên Kurd bi germayî dihatine pêş û dîroka partiyê di ber çavan re derbas dikirin. باشترین لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 213 هیوادارم خەڵکی گەلی کوردستان هەمووی بۆ ژمارە دەنبات چونکە باشترین لیستە بۆ گەلی کورد و بۆ نەتەوەکەمان خاستن بۆ گەنجەکانی کورد مافیان نافەوتێت. لەبەرەوەی لەوەتی من تەمەنم گەشتۆتە ئەم تەمەنە و گوێم لێ بۆ لە باوکم لە باپیرانم لە مامەکانم بنەماڵەی بەرزانی بوون هەر شۆڕژگێر بوون لە کوردستانە. بانگەواز دەکەم هەموو کوردێک بچی دەنگ بدات لەبەرەوەی ئەوە ئەرکەچی سەرشانی پیرۆزی هەموو کوردێکە چ لە دەرەوە و چ لە ناوەوەی کوردستان بی. پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر ناوچە دابڕاوەکان کەرکووک و ژەنگار و خانەقین و ئەوانە کە بێتەوە سەر کوردستان بۆیە من بە پارتێکی سەرەکیە زانم ئایدیۆلۆجێتێکی مێژوویی و داهاتووی زۆر گرنگی هەیە لە هەموو حزبەکانی تر گرنگترە بۆ خەڵکی کوردستان بۆ نەتەوایەتی بۆ پێشکەوتن و پارتی دیموکراتی کوردستان سەرپشکە لە خزمەت گوزاریە وەرن سێری هەولێرکەن بۆتە دووبەی یاننا بەکار کراوە بە هیمەت کراوە بە توانا کراوە بە دڵسۆزی کراوە بۆیە هەموو کاتێک هەوڵەدەم دەنگی خۆم بخەمە پاڵی دەنگی کاک مەسعود و نێچیر بەرزانی کە خزمەتی میلەتی کوردستانەکەن پارتی دیموکراتی کوردستان خزمەتکاری میلەتی خۆیەتی بۆیە من بە پیرۆزی ئەزانم. هیوادارم هەموو خەڵکی کوردستان دەنگبان بۆ لیستی 276 کە هەر پارتیە سەرمان بەرزەکاتەوە هەر پارتیە کە وڵاتمان بۆ ئازاد دەکات هەر پارتیە کە ئیشی باشی بۆ کردوین هیوادارم هەموو کەسێک هەموو کوردێک دەنگ با بۆ لیستی پارتی بۆ ئەوەی ڕزگارمان بێ لە زوڵم و زۆر و بە سەرۆکایەتی بەڕێز کاک مەسعود بارزانی و هیوادارین هەر سەرکەوتوو بن. دەنگدانش بۆ لیستا پارتی دەنگدانش بۆ سەرخابوون و ئازادیە کوردستان. پێیان بۆ هەموو کوردستان بۆ گەنجانی کوردستان بۆ دایکان بۆ خوشکان بۆ ماڵش خانەوادەی شەهیدان ئەوەیە کە هەتا ئەتوانن دەنگ بدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی 213 پەرلەمانی عێراق لەگەڵ 76 ئەنجومەنی پارێزگاکان چونکە پارتی دیموکراتی کوردستان هێمایە بۆ سەقامگیری بۆ ئاشتی بۆ ئاشتەوایی بۆ ئاوەدانکردنەوە بۆ باری ئابووری بۆیە داوا لە هەموو گەنجانی سلێمانی ئەەکەم بە تایبەتی کە هەموو دانیشتوانی شاری سلێمانی کە لەم کاتەیە دەنگی خۆیان تاقیکەنەوە ئەم جارە دەنگ بدەن بە پارتی ئەگەر ئەیانەوێت کە سلێمانیش وەکو هەولێر و دهۆک و شارەکانی تر بێ. دەنگ ئەدەم بە لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی 213 داواکارم لە خانەوادەکەم لە کەسوکارم دەنگ بدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی ڕێبازی بارزانی نەمر. بێگومان پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراتیە و وڵات ئێمە وەکو کەسایەتی کوردی لە دەرەوەی وڵات پێویستە ئینتیمای خۆمان بۆ وڵاتەکەمان دووبارە بکەینەوە. هەڵبژاردنیش بەشێکی مافی تاچی هەر کەسێکە و پارتی دیموکراتی کوردستان بە مێژووی ڕابردووی بە
هەڵوێستەکانی ئێستایی کە بەڕاستی پارتێکە سەروەرە پێش هەموو شتێک پێشەوەی بیر لە پارتی بکاتەوە بیر لە بیر و دۆزی داهاتووی کوردستان دەکاتەوە و ئەمەش ئومێدی هەموو میلەتی کورد چاوەڕوانی هەڵوێستەکانی پارتی دموکراتی کوردستان دەکات بۆیە داوا لە هەموو تاچێکی کورد دەکەم لە سەرتاسەری دنیا لە هەر شوێنێک بێت گوێ نەدا بەوەی کە ئەگەر وردەگەلەیەک یان شتێکی هەبێت بڵێ من ناچم دەنگ دەدەم چکە ئەمە جارێ ئینتیمایە بۆ وڵات بۆ نیشتیمان بۆ میلەتی کورد اینجا ئەگەر بشتوانێ دەنگ بدا بە پارتی دموکراتی کوردستان چونکە هەر ئەو پارتەیە دەمانگەیەنە تا قۆناغی کۆتایی کە ئەویش سربەخۆیی کوردستان و یەکلابوونەوەی گەلی کووردە و بە ئاواتە مێژوویەکانی خۆمان بگەین. Li gor Berez Hewramî ev hilbijartin divê li gor dilsoziya gelê Kurd bi rêbaza Barzanî re be. سەرکەوتنی ئێمە مسۆگەرە لە ناو ڕەوەندی کوردی بەمانەوێت سەرکەوتنێکی وەها بێت کە پەیامێک بێ بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرکردایەتێکی کە ڕەوەندی کوردی خەڵکی دڵسۆزی پارتی و ڕێبازی بارزانین و هەمیشە پشتیوانی حەقانیەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بوون و ئەمانەوێت سەرکەوتنی پارتیش لە ناو ڕەوەندی کوردی پەیامێک بێ بۆ ئەو لایەنانەی کە موزایەدەیان بە ناوی ڕەوەندی کوردیە کرد و ئەهاتن لە جیاتی ڕەوەندی کوردی قسەیانە کرد ئێمە لە ڕێی سندوقەکانی دەنگدان وەڵامی هەموو ئەو موزایەدانە بە بردنەوەی گەورەی پارتی دیموکراتی کوردستانە ڕاگەنین. Kurdên şebek, êzdî, yarsan û Kurdên feylî şahnaziya pirrengiya civaka Kurdistanê ne û encamên hilbijartinê dikarin bibin awêneya vê pirrengiyê. داوا ئەەکەم لە هەموو کچێک یا کوڕێک یا براک یا خۆشکێک و دایک و باوکێکی فەیلی بە دڵ و بەگیان بچنە دەنگدان بۆ لیستی کوردی بە تایبەت لیستی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی ئەوە ئەمیدی ئێمێ وەکیکی کورد وەکی لەبەرێکی ئێمە کوردین لەسەر کورد حەسابین ئەبێ ئێمە ئەو حەقە بە خۆمان بدەین کە پشتگیری لە حزبەکەی خۆمان بکەین کە بتوانین دوای ئەوە حەقی حقوقی خۆمان وەربگرین وەکی ئەندامێکی کورد لە هەموو شارەکان داواتان یەکەم کوردە فەیلیەکان لە ئیران لە ئەوروپا لە ئەمریکا لە بەغدا لە کووت لە زورباتیە لە خانەقین لە مندلی لە کوردستان لە هەموو پارچە عەرزێک کە هەین دەنگ بە پارتی بدەن. بەنگ بازت من بۆ خەڵکی مە ئێزدی یە عێراقی قەزا شێخان قەزا شنگارێ ئێمە هەتێ باشک و بەعزانە ئەس هیوی و داخوازی ئەمە شوان بکەم کو هەموو پێک بە کچک و مەزم بچنە سەر سنۆقی دەنگدانێ و دەنگی خۆ بدەنە قائمە پارتی دیموکراتی کوردستان 243 و هەڵبژێرن ئەو کەندیداتێ توان مؤهل بن المثقف بن کو بزانە تشتکی و خەباتەکە دێکەن بۆ ئێزدیاتیە و کوردستانê. Helmeta Partiya Demokrata Kurdistanê bo hilbijartinên Perlemana Iraqê li Bakurê Ewropa ber bi dawî tê. Partî hesab dike ku wê deng ne yekcar mezin vê jarê bîne ji ber ku xwe hesab dike serkêşa xeta netewî ber bi serxwebûna Kurdistanê ve. Salih Kobanî Kurdistan TV, Danmark.